ئەمن لە کەعبەیدا بووم بەڕاستی ژیانم زۆر ناخۆش بوو، زۆر ناخۆش بوو. سلام عەلەیکم. یەکەم جارە من 120 کیلۆ بوو دکتۆر، لە مەطعەمێکی دەکەم تقریبا 38 کیلۆ مینایتە خوارێ بە ماوەی سێ مانگ 4 مانگ. ئیتر ئێستاش وەزنم زۆر باشە لەخوای بەزیادی، هیچ عیبەکەم نییە. سپاسی خوای دەکەم، سپاسی دکتۆر لێریش دەکەم. بەڕاستی پێشتر لە دانیشتنەوە تەنگە نەفەس دەبووم، خوا شاهێدە، یعنی دادەنیشتم تەنگە نەفەس دەبووم، بەس قندەم لێوەدات. ئێستا لەخوای بەزیادی عەرەکەم هەیە و دەڕۆم و دێم و زۆر متاعم لەخوای بەزیادی. هیچ تاسیرێکی لە حەیاتی زەوجیش نەکردێنە، هیچ. وەڵڵاهی لەو قەڵەوەکان پێم خۆشە بێن لە خۆیان بێنێ لە عەمەلیاتی خۆیان بکەن بەخوای. ئەمن لە کەعبەیدا بووم بەڕاستی، ژیانم زۆر ناخۆش بوو، زۆر ناخۆش بوو. بە خودای دە چۆماری داکەم دێ و کوڕم بە قورعان سبەیە دەکەوی پێم بەخێو ناکرێ، دەگەی ئەو وەزنە چییە؟ ئیتر لەخوای بەزیادی خوا فرسەتی دا و ئیتر سپاسی خوای دەکەم و سپاسی دکتۆر لێری دەکەم لەخوای بەزیادی. الحەمدولله وشکر ئێستا زۆر باشم. توش نەبوومەوە، نازانم لەخۆ نەچوومەوە، بەر نەبوومەوە 40 کیلۆمتر نایتە خوارێ و زۆر بە تەبیعی زۆر بەحکاریش هاتمە خوارێ. میهرەبانیش سیستەمێکی بەڕاستی ستافێکی زۆر باشیان هەیە لە بۆ ئەو شتەی ئەم بیدایەتەوەی هاتمە میهرەبانی، لە بەوەی هاتمە میهرەبانی یەکەم هاتمە میهرەبانی لەبەرەوەی شتەکە لە بۆ خوایە. هەم ئەمە ئیسفادەم لێ کرد، هەم لێرەش ئەمەلاتەکەم کرد. ئیتر وەکو بری دەخیلەکی فەقیرانە، ستافێکی زۆر باشی هەیە، پاک و خاوێنە و زۆر قەدری خەڵک دەگرن و یارمەتی خەڵک دەکەن. بەڕاستی ئیتر بەڕاستی جێی شانازیە و خەستەخانە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.